وەزعی ئەوان کە بڵێن بۆچی ئەوان ژیانی کافرەکان خۆشە لەبەرەوە نیە کە کافرن ئەقلان بە ژیانی خۆیان شکا پلانیان دانا پەرلەمانیان هەبوو حکوومەتیان قانون احترامی قانونەکە هەمویان دراسەیەکەن بەرامجێکی زۆرە ڕوا یعنی شتێکی عەفەوی نیە وڵا مەسعود بەرزانی تووڕەبوو قانونێکی دەرکرد وڵا نێچیروان بارزانی تووڕەبوو لە کەمالی سەی قادرتی 30 ساڵ سجن نوکە قەڵەمێکی بەعسیانە دوای وڵا قوربان تووڕەبوونەکەی هێواش بۆ لە بەرەوەی نەمسا داوای کردو کەمالی سید قادر بێن فەرمو ئازادە با بڕات هیچ نییە تەڵێن وڵات بەوە چۆن پێشک بە نەخوێنەواریوە وڵات قانونەی با بڕێ قەداسەتی قانونەکە پیرۆزی قانونەکە لە دڵی هاوڵاتیان خۆیانە ئێمانە لە پەرلەمانە جگەلەوەی خەوتووە تاکو و کاتەی قانونەکە دەرەچێت ئیمزایەکە کاتە دەرو نازانێت چی ئیمزا کردو هەرخۆی مخالەفەیە کات وڵات چۆن بەمانە پێشک وڵاتیش ناڵم هەر کوردستان وەرە برا بڕە بۆ ئەندۆنیسیا بڕە بۆ سعودیە بڕە بۆ وڵاتە داماوانەی تر وڵات ئەوە پێش ناکەوێت وڵات بە دوو شێوە پێشەکە یەکەم دەستورێکی هەبێ خەڵکەکە مناقەشەی کردبێ یعنی تەسەورکەین هی فەڕەنسا هەتا ساڵی 1946 دەستورەکە هەر دەستکاریەکرایە 1946 کە شۆڕشەکە لە 1970 سەرکەوتوو بوو شۆڕشی فەڕەنسی بزانە لەو زەمەنە 1970 هەتا 1946 یەک ساڵ دوای حربی عالەمی دووەم هێشتا هەر مناقەشە ئەکرایەوە ئەو کاتە عمری خەڵکەوانی کە دەنگیانەدا 21 ساڵ بوو دوای کردیان بە 18 جار بۆ جار عاقڵەکان بیرمەندەکان خەڵکی بە ئەزمون خەڵکی دڵسۆز چوونە سەرە لەم پەرلەمانەی ئەم وڵاتانەیە ئەمانە قانونیان داڕژ قانونەکە جێی مناقەشە بوو قانون هەیە لەم نەرویجە 15 ساڵ مناقەشەیان کردونجا بۆ بە بەرگە قانونیە دەستور بڕیاری درا نەک دەستوریش پەرلەمان بڕیاریدا ئەمە بووە بە قانون ئەم قانونە ئەو پیرۆزەی وەرگرتووە کە مەلیک لەیلانات ڕئیسی جمهور ڕئیسی حکوومەت لەیلانات هەموو خەڵکەکەی لە نەرویجە ئەژین بە خۆیان و هاوڵاتیان و بە ئەوانی تریشەوە پابندن بەم بەرگە قانون ئەنجا قودرەتی ئەداتە تەنفیزیەکە کە حکوومەتە حکوومەت مراقبەیەوەک قەزاوەتیش دادگا مراقبەی حکوومەتەکە بزانێ لەیلا ئەدایانە سیاسەت مەدارەکانی ئیعلام کەشفیەکە تەواو ئیعلام کەشفی کرێ بە بەزەجەوەی هێنەوە دادگا و قازی حکوومەکە دەرەکاتەوە ئەعلا سوڵتەش هەروەکو وایەکە لەوێ دانیشتووە هاوڵاتیە کەوتەوە بێمەنسەب دێتە ژوور وڵات ئەهوا ڕۆبڕێ یەکەم دەستورەکە مناقەشە کراوێ و دەستوری کوردستان خەڵک هێشتا نەیخوێندبەوە بە کۆڵ بردیان تو بۆ تونی حەمامی پێگەرم کرد ئەنجا دیباجەکەشی بە دەردی نەوشیروان مستەفاوەتی کاکە و دیباجێژە و مقدمەی کە بۆی نووسراوە لە زمانی سەیدنا ئادەم و باسیەکە هیچیش نەبوو هەر مەتحیکی ئەمریکا بوو باسی ترۆمان و باسی جۆرج واشنتۆن و یعنی معجب بوون بەوانە و قەزەمێتی خۆیان یەکەم دەستور مناقەشە بکرێت دووهەم ئەو سوڵتەیە کە ئەم دەستورە ئەپارێزێ خەڵکیش مراقبەیەکە ئەبێ و خەڵکە هەڵیان بشارد ئێستا خەڵک لە کوێ لێ هەڵیە بژێرە کاکەی زۆنی زەردە بەخوا کاکە پارتی گرتوێتی و بە میراتی وەری گرتووە ئەبەر ئەنجەت هێناوێتی و چێ پیاوە لەیسەنێ بە ئالێتی خۆی لەیسەنێ بە خوێن گرتومانە کاکە بە خوێن لێمانە سندرێت وەکو حیزبی باسەی وت